وڵی بەنسبەت خۆم وەکو هاوڵاتیەک ئەو دارانم پێ باشەکە لەسەر شەقامەکان ئێڕێنن بەڵام ئەو دارانە ئەبێتە هۆی ئەوەی کە ینی ئەشکێتەوە بەبا ئەشکێتەوە یان نەتوان مناڵ بە ئاسانی بۆی ئەشکێتەوە کەسێک بێکە ڕۆشنبیر نەوێ بەڕاستی ئەیشکێنێتەوە بە ئاسانی بۆی ئەشکێتەوە بەڵام ئەگەر ئەو دارانە بێکە لە هەولی ڕۆیان پێ داری واشنگتۆن ئەوانە باشترە و سیمای شارەکە جوانتر دەکات کەسێک ئیشکێنێتەوە ئەژڵێن بەرگی ڕەشەبا ناگرێت بەڵێ بەتاکید بەرگەی ڕەشەبا ناگرێت ڕەشەبای ئێستا حەڵەن ڕەشەبایکی کزەیە کزەبایەکە ئەبینی دارەکان بەڕاستی ئەشەکێتەوە بەڵێ بەڕاستی ئەشەکێتەوە و لە شکان نایە بەرگەی ناگرێت بەڵام ئەگەر ئەو دارانە بێت سیمایەکی جوانتری هەیە و قایمتریشن دارانی سەرجادەی خەڵک زۆر داوایەکات خەڵک زۆر بەدوایەکە چی نازان حکوومەت دێرەمی کوردستان بەس بۆ خۆیان یانێ سەرجادەکانی ڕۆی هەولێرە هەیە بەڵام لە سلەیمانیان نیە لە هەولێر بینیمە خەڵک زۆری یانێ ئێستا ئێمە برادێک لای خۆمان چۆ لە هەولێر بەحساب لێ بارێ بێنێ بۆ سلێمانی خۆمان سعری ئەو دارانە لە چەنایوەکو تۆ شارەزایی تێلە سەباح بەحی سەر جادەکان وەڵاوە تەقریبی پرسیاریان کردووە تقریبی لە $200 و $300 گلەیم لە حکوومەت ئەوەیە یعنی لە باتی ئەو دارە هەرزانانە ئەو دارانیان بێنایە سیمای شارەکە جوانتریش ئەبوو و ئێمەش ئیسفادەمان لێ کرد تەنها گلەیم ئەوەیە یعنی ئەو پارانە سەرفکەن بۆ حکوومەت بۆ میلەت تەنها بۆ خۆیان نەبێت بۆ میلەتیش بێ نەگەر بۆ میلەت بۆ خۆشیان سیمای شارەکەی پێجوانەکەن سبێنێ ئێمەش لە وڵاتان لە کامێرا دەسین لە وڵاتان لە تەلەڤیزۆنە ئەگەر ئەوانە ببینن بەڕاستی ینی سیمایەکی ناشرینە بەڵام ئەگەر ئەو دارانە بووە سیماکەی جوانترە و شاری جوانە بێ پێی ڕوویەکی وێ لە پەنای ئەو دارانەیە بۆسیت و وێنە بگریت چکە لەبەرەی بەڕاستی هیچ سیمایەکی شارستانیتیان نییە بەتاکید ئەگەر ئەو دارانە بێ منیش حەزەکەم لەسەر شەقامەکان لە کوچە کۆڵانەکان وێنە بگرم بەڵام بەڕاستی ئەو شوێنی وێنەگرتن نیە و داران داری ئەوە نیە کە لە بەنای بۆسی وێنە بگری وەڵی دارە گەورەکان بۆیە باشتر بوو چونکە سەوزایەکی جوانتر و هەوایەکی پاکتر و باشتر و ئەم دارانە ئەشکێنەوە بۆچی ئەشکێتەوە چونکە باریکترن و توانای هەوای بەخۆتیان نییە و ئەوانەی کە گەورەترن و باشترن و بەپێی توانە بەلای منە ئەوانەی کە زۆر باشترن ساڵی ئەو دارانی کە لەسەر جادەکاندا ناوە ئێمە خۆمان لامان بوو سەباح بەحی پێڵێن ڕۆبینای پێڵێن ئێمە تقریبی بە 7,000 و 8,000 فرۆشتمانە تۆکو شارەزای لە بواری چاندنی داروانەیە تەسەوڕێکی و دارانە بەرگەی ساڵە بگرن بەبوونی خۆتە زانانی لە سلەیمانیە ڕەشەبایەکی زۆر هەیە ناوەڵا بەرگەی ساڵ ناگرێنەوە پەڕی بەرگەی مانگێ 2 مانگ بۆ کێ باشە ئەو دارانی کە ئێستا لە ناوڕاستی جادەکانە چاندویانە وڵی ئەوە بۆ سلێمانی نابێت چکە سلێمانی بەڕاستی ینی ڕەشە باشە زۆری گرێتەوە دایانەش تەحملی ئەو ڕەشە باشتە ناگەن ئەگەر داینێنە سەر لە هەولێرەکە بچیتە هەولێر سێریکەی جادێ شەسێکە داخل بە هەولێرە بی لەو دارانە ڕوانوە سیمای شارەکەی زۆر جوان کردو بەڕاستی شەقامەکەی زۆر جوان کردووە بەڵام لێرە سێکی پارێکی زۆر سەرفەکەن بەو پرۆژێ و هیچیشی جێبەجێ ناگەن ئەیەنە دەست کۆمپانیایەک ئاوات 6 مانگ 7 مانگ ئیشەکە دواخە و دوایی بەناڕێکی ژێکەن ئەگەرەوەمان بۆ بڕێنن زۆر باشە بەس نایەت هەتا بە چەند ساڵێکی کە ئەو دارە ئەمە لابن و ئەو دێنن و ئەو ئەڕوێ زۆری پێچێ یعنی ئەم دارانە عیبیان چییە زۆر باشە خۆ ئەگەرەوە وایە باش بوو بەڵام ئێستا ئەمانە ڕواوە ئێمە 10 ساڵە ماڵمان لێرە حتا ئەم دارانە بۆ بەدار زۆر یعنی خەڵکی ئەم منتیقەیە پارێزگاری لێکە مناڵی لێ دوورە خاتەوە مناڵیش خوا هەڵ ناگرێ وەڵی ڕعایەتیان کردووە
داری پایتەخت و ئەو داری ئەجنەبی ئەوەیە بێنن باشە بەڵام هەتا دێنی و ئەی ڕێن و گەورە ئەبێ زۆری پێچێ. ئەم دارە لە ناوەڕاستی ئەم شەستی سلێمانیان ناشتیانە دارێکە زەعیفە لە ڕەشەبا زوو ئەشکێتەوە دارەکە جوانە بڵم جوان نییە بەڵام بۆ ڕەشەبا بۆ بایقایم ئەشکێ بەڵام چۆن ئەم داری پایتەختە بۆ هەولێر دانراوە ئێمە ژەمانەیە بۆ ئەم جادەی سلێمانی شەستی سلێمانی دانرێت و بە دارێکی جوانێ زانین داری پایتەخت کە دارخروماکە شتێکی جوانە بۆ شەستێکی سلێمانی دانرێ بەڵام ئەم داریان داناوە لە ناوەڕاستی شەستی سلێمانیە زەعیفە و بە ڕەشەبا ئەشکێت. ئەو بودجەی بۆ هەرێمی کوردستان دانراوە بۆ جوانی سروشتی هەرێمی کوردستان دانراوە بە دەوەرە قەش بێش تا کەمە تۆ دارێت لە ناوەڕاستی شەستی سلێمانیە بنێژی زۆر شتێکی جوانە و هەم بۆ هەوا و پاک و خاوێنی شارەکە جوانترە بێت. ڕوویەکی وێ لە پەنای ئەو دارانەیە بۆسیت و وێنە بگریت. بەڵای دارە گەورەکان بۆیە باشتر بوو چونکە سەوزایەکی جوانتر و هەوایەکی پاکتر و باشتر و ئەم دارانە ئەشکێنەوە. ئەم داری پایتەختە بۆ هەولێر دانراوە ئێمە ژەمانەیە بۆ ئەم جادەی سلێمانی شەستی سلێمانی دانرێت.